ئێمە هەدەفی سەرەکیمان یاخود ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە نوێنەرایەتێکی ڕاستەقینە، نوێنەرایەتێکی جیاواز کە پێکەوە ژیانی قۆبڵ بکە، نوێنەرایەتێک کە داکۆچی لە مافەکانی گەل بکە، کە خیانەت لە دەنگەکانی نەکات، کڕین و فرۆشتن بە دەنگەکانی نەکا. ئەمە سەرەتا وەکو بابەتێک کە باس بکرێ ئەبێ لە هەموو پەرلەمانتارێکا بوونی هەبێ. ئەمانەوێ ئەو نمونە جیاوازە لەوێدا پیشان بدەین کە ئەوەی لە بەرژەوەندی گەل و نیشتیمان بێ ئەوە قوبڵ بکرێت، ئەوە یاساکانی بۆ جێبەجێ بکرێت. ئەمە وەکو هەر کاندیدێک کە کاتێک طبعاً ئەوە کاندیدی حیزبەکان جیاوازە، چونکە حیزبەکان خۆیان پرۆژەی سەرەکیان هەیە، بەڵام ئێمە وەکو کاندیدی سەربەخۆ کە پاشان تەبگەری ئازادی کە پاڵپشتیان کردین، چونکە ئەوانش پرۆژەکانی ئێمەیان خوێندەوە بۆیە پاڵپشتیان کردین. پرۆژەکانی ئێمە لە چوارچێوەی ژناندا هەیە، لە چوارچێوەی گەنجە هەیە، چونکە لە چوارچێوەی هەموو هەر تاکێکی ئەم کۆبمەڵگایە، چونکە ئێمە سەرەتا بە خوێندن ئەتوانین دەست پێ بکەین، لەبەرەوەی خوێندن مافی هەموو مرۆڤێکە کە بە خۆڕایی بخوێنە هەتاکو کۆتایی قۆناغەکانی خوێندنی و یارمەتی دەرێک بێت، ینی با بڵین یارمەتی دەربێت بۆ ئەوەی بتوانێت قۆناغەکانی خوێندن بە سەرکەوتی تەواو بکات و پاشان کە هەلی کار لە بوارەکەی خۆیدا بتوانێت پێی ببەخشرێ یاخود جێبەجێ بکرێ بۆی، چونکە مافی هەر تاکێکە ئەزانین ئێمە با بڵین هەرێمی کوردستانش دەوڵەمەندە لە هەموو ڕوویەکەوە. ئەمانە جیاواز با بڵێن لەوانە و هەر تاکێکی ئەم کۆمەلگایە پێویستی بە بیمەی تەندروستیە، بیمەی تەندروستی لە هەر وڵاتێک بێ، لە هەر شوێنێکی جیهانە بێ، مافی هەموو تاکێکە کە لەو دقەیکە لە دایکە بێتە ئەو کاتێککە کۆچی دوای ئەکا. بەڵام لە بواری ژندا ئێمە ئەمانەوێ لە بواری ژندا بوارێکی جیاواز پێشکەش بکەین، ئەویش کە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی ژن، نوێنەرایەتێک کە بە فکری ژن، بە عەقڵەتی بەڕێوەبردننی ژن، کە زیهنیەتی بێ جیاواز لە زیهنیەتی دەسەڵاتدارێتی لەوێدا پیشان بدەین. ئێمە ئەزانین کە هەندێک جار هەیە یاساکان بە شێوازێک لە شێوازەکان یاخود ئەوانەی کە توندوتیژی بەرامبەر بە ژن ئەنجامەدەن سەرەکەی پاش ماوەیەک ئەو کەسانە ئازاد ئەکرێن. یاخود لە عێراقیشە تا ئێستاکە قانونێک هەیە یاخود یاسایەک هەیە، یاسای خەسل العاری ئەوترێ پاکردنەوەی ناموس، کە ئەگەر کەسێک هاوژینەکەی یا خوشکەکەی یا دایکی بکوژێت لە کە کاتێک بزانرێت کە شێوازێک لە شێوازەکان بۆ پاکردنەوەی ناموسە، ینی ئەمەی کە لە با بڵین لە یاساکانی عێراقا هەیە، تاکو ئێستاکە ئەو یاسایە بەجێیە ئەوانەی کە هاوژینیان یا خوشکیان یا دایکیان ئەکوژن پاش ماوەیەکی کورت، ینی تەنانەت حکمیش نادرێن، سزا نادرێن، دەرئەکەون لە سژنەکانە. ئەمانە ئەتوانێت ئەم یاسایانە هەموار بکرێت، چونکە ئێمە زانین دەستوری عێراقی کۆمەڵێک یاسای پێویستی بە هەموارکردنەوە هەیە. ڕاستە بۆ هەندێک ینی یاساکە هەیە، بەڵام هەموارکردنەوەی یاساکان ئەتوانین لە ڕێگەی هەموارکردنەوەی یاساکان کارێ بکەین کە بتوانین نوێنەرایەتێکی ڕاستەقینەی ژن، ینی بتوانین لەو کاتەیە لە هەموارکردنەوەکەی یاسا، لە هەموارکردنەوەی یاسا ڕۆڵی کاریگەرمان هەبێ، بە تایبەتی ئەوانەی کە داکۆچی لە مافەکانی ژن بکە. لێدا ژنان هەمووی کۆ بکەینەوە، بتوانین بە یەک دەنگ، بە یەک ئاراستە بتوانین کە کۆمەڵێک لەو یاسایانە دیسانەوە هەموار بکەینەوە کە لە بەرژەوەندی ژنابێت، بتوانین هاوکار بین بۆ ئەوی هەلی کار بۆ ژنان بڕاستێت. ئەمانە هەمووی لە چوارچێوەی یاسایە بێ و مراقبی بەسەر یاخود چاودێر بەسەر حکوومەتیشدا ئەتوانی لەمایان ڕۆڵ بژێڕی، نەک تەنها بۆ بەرژەوەندی شخصی یا بەرژەوەندی حزبی بێت، بەڵکو بتوانین لە بەرژەوەندی گشتی ژنان بێت، تاکو بتوانین ئەم یاسایانە هەم هەموارکردەوە، هەم هاوکارین بین، هەمیش بتوانین داکۆکی کارێکە سەرسەختی ژنان بین و مافەکانی ژنان بین لە پەرلەمانە. ئەتوانین هەم لە ڕێگەی کۆمەلگەی مەدەنی، هەمیش لە ڕێگەی وەکو پەرلەمانتاران، ینی وەکو یەکێتی پەرلەمانتاران، وەکو پەرلەمانتاران خۆی کە مراقبیش بێت و کە فشارێک بخرێتە سەر دادگا کە چیتر نەتوانن داڵدەی بکوژان بکرێت، بۆ ڕای گشتی باز بکرێت لە ئامادەبوون لە کەیسەکانی ژن کوشتن و کوشتنی ژنان و سوتاندنی ژنان. ئەمانە کۆمەڵێک ڕێکارە بێجگە لەوە ئەتوانی کە یاساکان هەرچەنە با بڵێن لە هەرێمی کوردستانە ئەو یاسایانە هەیە، بەڵام بەداخەوە ئەوەی کە جێبەجێ ناکات، شوێنی جێبەجێکارە ئەوش کە دادگاکانە، بۆیە ئەبێ فشار بخرێتە سەر دادگاکان تاکو بتوانی ئەو کەیسانە
ئەمانە بەڵارڕێدا نەڕڵات کاری پەرلەمانتار یاخود کاری پەرلەمان جێ یاسادانانە ئەو چاودێرە بەسەر باڵێن حکوومەتە ئێمە ئەزانین کە کۆمەڵێک ئەو ململانە سیاسی یاخود ئەو ململانەیە کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی هەیە هەڵبەتە بەپێی دەستور ناچێ بەڕێوە چونکە ئەگەر بێت و دەستور وەکو باسمان کرد دەستور ڕاستە سەر ڕایکەم و کوڕەکانی بۆ ئێستاکە دەتوانێت جێبەجێ بکرێت ئەتوانێت دوای پاشان هەموارکردنەوەی دەستور بێتەوان ئێمە لە کاتی هەموارکردنەوەی دەستورە ئەوەی لە بەرژەوەندی گەلی ئێمە بێ ئەوەی لە بەرژەوەندی سلێمانی بە تایبەتی باشووری کوردستان و گەلی کورد و بە تایبەتی سلێمانی لە بەرژەوەندی ئەوانە بێ ئێمە بتوانین لە بەرژەوەندەکانی گەل دەنگی پێ بدەین بەڵام ئەوەشی کە لە بەرژەوەندی گەلی ئێمە دەبێت ئەوان دەنگی پێ نادەین جگەلەوە با بڵێم وەکو باسم کرد ئەو ململانی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم کە ڕادستی نەوت ناکاتەوە تاکو ئێستاکە داوای بودجەکاکە کە لە سەدا 17 بێ بۆ هەرێمی کوردستان کە ئێستا دابەزیوتە لە سەدا 12 بتوانین فشارێکی گەورەش بخەینە سەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تاکو بتوانێت بودجەی هەرێم بگەڕێتەوە بە تایبەتیش تەمان ئێمە ئەزانین زۆربەی زۆری کۆمەلگەی ئێمە زیاتر پێوەستە بە موچەوە لەبەرەوەی موچە ئێستاکە بەرگرانیکی قورس لەسەر کۆمەلگەی ئێمە بۆ بۆنی ئەوەی کە موچە نادرێ یاخود موچە بە نیوە ئەدرێ ئەمە لە ڕووی ئابوورەوە تەڵعاان ئەتوانی بەو شێوازە کە فشار بخەیتە سەر هەرێمی کوردستان و سەر عێراقیش کە بتوانن دابنیشتن و بتوانن ڕێک بکەون لەسەر ئەوەی کە چیتر خەڵکەکە نەبێتە قوربانی چونکە ئێمە ئەزانین لە کێشەکان و ململانەکانی نێوان هەردوولایەن بەس تەنها کۆمەلگا قوربانیە لە ڕووی ئەمنیەوە دیسانەوە ینی ئێمە ئەزانین ناوچە کێشە بۆ دروستکراوەکان هەیە کە ئەویش لە شنگالەوە دەگرێت تاکو و خانەقین و جەلەولا و دووس خوڕمات و کەرکووک ئەمانە بەپێی دەستور دیسانەوە چارەسەر بکرێت ئەزانین کە بۆ نمونە کەرکووکە خانەقینە جەلەولایە دووس خوڕمات و هەتاکو ئەگاتە شنگال کە ئەمانە شوێنێکی پێکەوە ژیانە بتوانین هەموو نوێنەراتێکی ڕاستەقینەی پێکەوە ژیان ئاشتیانە کە بتوانین فشار بخەینە سەر لایەنەکان تاکو لە ڕووی ئەمنیەتی ئەو ناوچانە پارێزراو بێت و بتوانین هاوکار بن بەیەکەوە ئەمانە کۆمەڵێک ئەتوانین لە ڕێگەی یاسادانانەوە لە ڕێگەی پەیوەندیەکانەوە کۆمەڵێک لە ڕێگەی فشارەکانەوە بتوانین چارەسەری کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کرێت لە هەموو ڕوەکانەوە.